علم نهبون، علم نقلی، علم عقلی. قطابی فری چند قناق دا فیر بود؟ قطابی 5 قناق دا. خبهان که زندگی که ویده ما بین کل و آمدی او سیداوه حاویلگاه سیداوه خبهان سه بوشون هنه بوشون که ویا خبهان کلمه که فارسیه پیوه که فارسیه یعنی گره قبه سربانه به گره قبه هبون به هندید کده قبهان یا دویه سطح حسین آوا کریم یا دی کریم نوی کره خوی سردانه خوبات بگه به هندید بره قبهان خوبات بگ یا سه شیرین بعد از بزکفت ایکی دو بسرمان خوبا خلقی دولید بره قبه یا وکی اولی بزکفت نهبو بزکفتک هبو لای روش آبه بدسته قبهان او بزکفت سالا 1207 زایدی ابن حجر عسقلانی دو فتوای بره بسین قوتابخانەی قوبەهان دەکەوێتە شاری ئامێدی سەر بە پارێزگای دهۆکە بە دووری 70 کیلۆمەتر. ئەم قوتابخانەیە مێژوویەکی گەورە و ناوبانگێکی گەورەی هەیە لە شوێنەوار و پاشماوەی کوردستاندا و یەکێکە لە قوتابخانە هەرە کۆنەکان و قوتابخان هەر گەورەکانی کوردستان. ئەو قوتابخانەیە مێژووی دروستکردنی هەرچەندە بە شێوەیەکی دروست دیار نییە بەڵام ئەوەی کە بە وردی ڕاستی لەسەر کراوە مێژووی دروستکردنەکەی دەگەڕێتەوە سەدەکانی ناوەڕاستی سەردەمی ئیسلامی کە دەکا لە سەدەی هەندێکیان دەڵێن لە سەدەی 4 و هەندێکی بیر بۆ چوونی جیاوازتری هەنایە تا سەدەی 8 کۆچی واتە لە نێوان ساڵانی 300 تا 800 کۆچیدا دروست کراوە. اول به بعد از چه من چاپیکاته کرده که بود گفتم من 365 غرفه هبون هر جوره که قطبیک ده بود گرک جارم 6 مفصل هبون و حتی 400 قطبیه ده هبون حجرای قطابیان بود. استاپید وقتی زمان استاپید یعنی نکات بجنه حجره قطابیه و نکات بجنه پول وقتی صاف نکات بجنه. الویر قطابیات خواندن یعنی جه خواندنا قطابیان بوده.
هر ج برای حلانی هاتی برای حلانی تحلیه جان ریکو پیک هاتی آوا کردن بگمان وکی هر حجره که درگه خواه بویا پنجره خواه پنجرهش در وجه بویا بگمان و پنجر بگمان هکرت ناف در صح کینه وکی شوازه که بوهاوین هاتی بکارینان و بوزوستانه جی اف جهه وکی ریکه که دچیتن بو درجکه چیتا طابق دوه طابق قات دوه چه آوایه و قطبخانه تاکو ئێستا لە هەرێمی کوردستان قوتابخانێکمان نییە مێژوو لە قوبەهاندا کۆنتر بێت ئەمە خۆی بەڵگەیەکە لەسەر گرنگی ئەم مەدرسەیەوە گەورەی و فراوانی ئەو قوتابخانەیەش کە بەپێی ئەو توێژینەوانی کە کراوە یاخود ئەو ڕووپێوەی کە لەناو قوتابخانە کراوە شێوێکی چوارگۆشەی 70 بە 30 متری هەیە گەورەی ڕووی پێوانەی بیناسازی ئەو قوتابخانەیە دەردەخات کە بەڵێ ژمارەیەکی زۆری قوتابی ئاینی یاخود فەقێ ئاینی لەو شوێنەدا خوێندویانە. اگر صح کنه قطابی و کی قطابی الوری چند قناق دا فیر بون قطابی 5 قناق دا قناق ای که گرنه قناق مبتدا آنیا دست بگه اف قناق چند دست بگه عمری 7 سالیه دست بگه 7 سالیه قناق دست بگه 3 سال وقت کشه دا چی تا قناق دوه دا بیت قناق سخته آنکو قناق المتوسطه اوی قناق وقت کشه دارو برین حتی بیشن حتی 12 سال وقت کشه 12 سالجی مهم 8 سال حتی 12 سالجی ود کشه اگر بی برابر دکیب که اینه وقتی قناق 3 سال دیماهی ابتدایی نه حتی قناق متوسط دیماهی کتینا دکتر قناق سخته دو چتا قناق کاتی دابین قناق فقیه قناق فقیه اوی قناق 3 سال ود کشن دو چتا قناق دی دابین قناق المستعید آن قناق طلبه جامعه قناق مستعید اوی قناق 5 سال بون 5 سال بون وقت کشه اف قناق چاره قناق پراکتیکی بو انکوی عملی بو یا کاری دا شیخ وی دا پیتا قطابی خو هر درس بیش قناق ای که قناق دوه قناق سه قناق چاره و دا دیفچونه کت متابعه کتن دا چی تا قناق دی ما که دا بین قناق المتميزين قناق متميزين اول برانبر ماجستر و دکترای با خانه قناق خواندنا بلند بویا الویره 5 سال وقت کشه بگمان یعنی ماجستر و دکترای دلویره ورگیریتن هفه قناقه بکمان وکی قناقه که دو بحثی چه کتن یعنی 2 سال ماجستری 2 سال 3 سال دکترای دو بحثی چه کتن دو هوا وقت ما گفت پرتک خانه هبویا وثیقه هبونه دو چیت بحثی کی چه کتن و مصادرات چه کتن و دکومنت چه کتن و هر وصل لجنه مناقشه هبویا دو مناقشه کن که بحثی تی درسته نه درسته و دو گریتن هر جهه کی هبویا دو علم لهبن علم نقلي علم عقلي علم نقلي يعني علوم الإسلامية دراسة الإسلامية دراسة علم بو علم الصرف بو نحو بو تفسير بو حديث بو علم المعاني بو علم الكلام بو علم عقلي 6 علم بو نجداري بو پزشکی و هندسه بو و جفر بو جغرافیا بو و اصطلاح بو و بیکاری بو اما 6 علوم كذلك علماء اللي خاندي اكشوان مال خليل سيتي وبلاي جزيري وعدمان ماي وأحمد نوربان وشكري أفندي لە ڕووی جوگرافیەوە گرنگی ئەو شوێنە زۆر وەکو دەلالت بە بەرچاومان دەخات یەکەمیان ئەوەیە کە بەڵێ
بۆمان ڕوون دەبێتەوە کە ئەو پاشماوەیە پاشماوەیەکی شوێنەوارێکی کوردی 100% چونکە دەکەوێتە یەکێک لە پایتەختەکانی ئیمارە کوردەکان کە ئەوش پێ دەوترێت ئیمارەی بادینان. بوونی لەم شوێنەدا کە بەڵێ ئەم ئیمارە پێشکەوتوو بووە، ئیمارە گرنگی بە زانست و بە خوێندن داوە و ئەو قوتابخانەیەش بۆتە مرکزی خوێندن لە ئیمارەی بادینان و ڕۆڵیشی هەبووە لە سەرجەم ئەو ناوچانەی دەوروبەریشی هاتوونە لەوێ خوێندن و پەروەردەی ئاینیان خوێندووە. حاڵی ئێستای قوبەهان زەرەرێکی گەورە بە مێژووی کوردستان دەگەێنێت سەرڕای ئەو کە وتمان گەورەترین قوتابخانە و مزگەوت بووە لە هەرێمدا، بەڵام ڕوخانی ئەوەی ئێستا کە لە بەرچاوە بەداخەوە بەشێکی زیاتر لە نیوەیدا ڕووخاوە چەند پاشماوەیەکی کەمی ماوە سەرڕای ئەوەی کە یەکێکە لە بیناسازانەی کە بە بەردیش دروستکراوە ئەگەر تۆزێک بە وەکو پێویست مەراعاتی ئەو بیناکرابە یاخود وەکو پێویست خزمەت بکرابە لە پاراستن دەیتوانی بە هەزاران ساڵی تریش بمینێتەوە، بەڵام بەداخەوە ماوەی زیاتر لە 100 ساڵ دەبێت ئەم قوتابخانەی ئێهمال کراوە و گرنگی پێنەدراوە، ئەو گرنگی پێنەدانش ڕۆژ بە ڕۆژ وای لێ دەکات کە بەرەو ڕوخان بچێت. چاو بێکەوتن گەل هەندێکە کرد ڕاڵە پێت پێرە دیماییە نوکەدامینە خودەشە بیا ڕازی بیم بیرایەتە بەرای ئێهمال کراوە ئێهمال کریم قەت چۆ بێ خو نەدایە بەر بەفرێ بەر بۆرانێ بەر حەتابێ بەر سەرمایە یەتێک شوی نەمایە ئەوە بێ ئەوە مەبدوێنیتە. دوو خاڵی گرنگمان هەیە لەو بوارەدا بە تایبەت بە قوبەهانە. یەکەمیان ئەوەیە کەەوە چەند کەسێک ڕاستپێرین بۆ توێژینەوەی خوێندنی باڵایان بۆ توێژینەوەی زانستی لەسەر ئەو دەستنووسانە بکرێت کە لە قوبەهاندا نووسراون بۆی مێژویان بمێنێت و بپارێزرێت و شی بکرێتەوە بۆ خەڵکیش کە بەڵێ گرنگی ئەو دەستنووسانە چەندە. و خاڵی دووەم ئەوەیە کە هەوڵ بدرێت لە ڕێگەی بەڕێوەبەرەتیەکانی شوێنەوار یاخود بەگشتی لەلایەن بەڕێوەبەراتی گشتی شوێنەوار لە هەرێمی کوردستان داوا بکرێت کە سەرجەم دەستنووسەکانی قوبەهان و شوێنەکانی تری هەرێمی کوردستان بگەڕێنەوە بۆ کوردستان، چونکە لە سەدەی ڕابردوو لەو کاتێک کە حکوومەتی عێراقی و دەستنووسانەی بردەوە بە بیانووی ئەوەی لە ناوچەی دهۆکوە لە کوردستاندا مۆزەخانە شتێکی گونجاو نییە بۆ پاراستنیان، بۆیە بردراون لە بەغداد دانراون.